ڕیتا ڕیتا وەرەلام بێتۆ تاریکە دنیام ڕیتا ڕیتا وەرەلام بێتۆ تاریکە دنیا چیرۆکیم جارەمان دەربارەی گۆرانیەکە کە زوو چۆ ناو خەڵکەوە و دەنگدانەوەیەکی زۆریشی بە دوای خۆی داهێنا بەهۆی ئەوەی بەشێک لە خەڵکی پێیان وا بوو ئەم گۆرانیە سەرپای ڕەگەزپەرستیە و دژی ڕەشپێستەکانە بەشێکی تریش وەک گۆرانێکی ئاسایی و ڕۆمانسی دەیانبینی ئەم گۆرانیە بە دەنگی هونەرمەند ڕۆژکەریم لە ساڵی 2004 لە ئەلبومی نیگا بڵاو بووەوە ڕۆژکەریم لە کلیپەکەیدا بە کچێکەڵێت تۆ پێزڕەشی تۆ قوڵەڕەشی قەیناکە بەدەست خۆم نییە دڵم بۆت سوتاوە تۆ پێزڕەشی تۆ قولەڕەشی قەتباریشی قەیناکە بەڵام چیرۆکی دواوی بەرهەمەکە هی هونەرمەند ڕۆژکەریم نییە بەڵکو خاوەندارێتەکەی و تێکست و ئاوازەکەی هی هونەرمەند نەریمان بابانە ئەگەرچی هونەرمەند نەریمان بابان دەربارەی گۆرانیەکە قسەی نەکردووە بەڵام ڕۆژکەری مەڵێت ڕیتا هاوڕێی نەریمان بابان بوو چیرۆکەکەی پەیوەندی بە ئەوە هەیە و لەو بپرسن ئەوەی گرنگە لە کۆتایی کلیپەکە ڕۆژکەریم لە ڕێگای گوڵێک و نامەیەکەوە دڵی ڕیتا بەدەست دەهێنێت و سووتانی دڵی دادەمرکێنێتەوە تۆ پێزڕەشی تۆ قولەڕەشی قەتباریشی قەیناکە